وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ڕۆژەوانانی خۆشەویست، لە خزمەتتانین بۆ درێژەدان بە باسەکانی خواردنەکانی پێغەمبەری خوا ئەرێ ماوەستا باسەکانی خواردنی پێغەمبەر تەواو نەبوو، ئەرێ نەبرایەوە، ئەرێ ئێم لەو ساکۆ باسێکین وەر نا. خۆشەویستەکەم بۆی کە بزانیت ئەم دینە هیچ شتێکی بۆ ئێمە بەجێ نێشتووە. تەسەوور نەکەی بەجێ هێشتووی هەر بۆ خۆ. يتمتعون ويأكلون كما تأكل الأنعام، وەکو ئاژەڵ بەجێ بێڵین کە بۆ خۆمان شت بخۆین و بلەوەڕی نا. ئەم دینە بەرنامەیە، ئەم دینە منهەجە، غەڵەت حاڵی نەبن. منهەجی بۆ خواردنێ داناوە، منهەجی بۆ ژیانت داناوە، منهەجی بۆ حکومەتت داناوە، منهەجی بۆ دەستوری یاسا و ڕێسا داناوە. ئەیکەیت ئەهلەن وەسەهلەن سەرفرازی دنیا و قیامەتە بی، نایکەی زەرەرەومەند تەنها و تەنها خۆتی. لەبەرەوە خوای گەورە منهەجەکەی بۆ داڕشتوویت، خۆت لەسەرتا ئەم بەرنامەیە تەطبیقکەی، بۆیە لێو تێک نەچێ کە باسی خواردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام زۆر لەمە زیاترەکە ئێمە بتوانین لە دوای توی ئەم دەدەقانەیە جێ بکەینەوە. بەڵام تر ئەو مەمان لە دەستیە کە دیاری ئێمە هەر ئەوەیە کە بتوانین شتێ پێشکەشکەین. هیوادارین ئینشاءڵڵا ئەمە نەواتێ بێ، ئەمە بیدایەتێ بێ، خەڵکانی تر دوای ئێمە بێن زۆر لەمە زیاتر قسەی زۆر چاکتر و عیلمی تر لەسەر ئەم بابەتە بکەن. باسی ئەمڕۆمان بابەتێکی زۆر گرنگە کە پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم خواردوێتی و ئیهتیمامی پێداوە، وەهەی بووە و ئەمری پێ کردووە و ناکرێ ئینسان بەبێ ئەم خواردنە ژیانی شبهە مەحاڵە. ئەمە خواردنێکە لە سەرەتای ژیانە و دەست پێیەکانە گەڵ تاخە تاوەکو مردنەکەت. لەوانەیە تێگەیشت بن باسی چیەکەم؟ باسی شیرەکەی. شیر ئەو مادەیە خۆشەویستەکانم کە ئینسان ناتوانێت ئیستیغنای لێ بکا بە هیچ شێوەیەک. خۆزگایە لە جیاتی 4 زەهرە سپێکە، شیرە سپێکەمان لەمەوەدا بەکارهێنا. خۆزگایە جێگرەوەی هەموو ئەمانە تەنها شیرە بوو. بەس ئەوەتان پێڵێم ئەمان توانی شیر بکەین بە بازارێکی خۆماڵی بەکاری بێنین، ئیسفادەی لێ بکەین، بە فرێشی جێی بکەینەوە لە ناو خۆمانە، بیکەین بە سەقافەتێ بۆ کۆمەڵگەکانمان، باوەڕم پێ بکەن لە دەست کۆمەڵێ نەخۆشی زۆر زۆرە بینەوە. باشە مامۆستا شیر چی تایە؟ خۆشەویستەکەم شیر پڕە لە ڤیتامین، ڤیتامین A، ڤیتامین B، ڤیتامین D، کالیسیۆم، فۆسفەید، مەنگەنیز، پرۆتین، زینک، پڕە لە ئەمینۆ ئەسید، پڕە لە چەوری. بەڵام چەوری چی؟ چەوری سوود بەخش، ئەو چەوری کە کۆلیسترۆلیش بۆ سەرکوتەکە سەیرە. بڵێ شیر هەیکەلی ئینسان داڕێژێتەوە جارێکی تر. شیر هەتا بینن تەسیل لە دانەکانەکە، تەسیل لە کڕکراگەکانەکە، تەسیل لە ئێسکەکە. سوبحان الله دیقەت بن، دوو مناڵ پێکەوە یاریەکەن، هەردووکیان شەقەیەن لە تۆپەکە، قاچیان بەریەکەکەوێ، یەکیان قاچێشکێ، یەکیان قاچی بە سەلامەتی دەرەچێ، بە یەک زەبر لە یەک کاتە. ئەم مناڵەیان شیرخۆرە، ئەمیشان شیر ناخۆ. پاشان کە ئەگەر قەول بێ هەردووکیان قاچیان بشکێ، ئەمەی زوو قاچی چاکە بێتەوە ئەوەیە کە شیرە خوا دیسانەوە، ئەوەی کە دەنگ چاکە بێتەوە کە شیر ناخۆ. پڕە لەو مادانەی کە ئینسان ئیسفادەی لێ ئەکا و بە هیچ شێوەیەک. یعنی تۆ لیسیۆم لە چۆ پەیاکەی، باریۆم لە چۆ پەیاکەی، مەنگەنیز لە چۆ پەیاکەی، ئەلەمینیۆم لە چۆ ئەلەمینیۆم ماوەسە لە شیرەیە. بڵێ ئەمانە مادەی کەمن لە لاشەی ئینسانە، بەڵام زۆر زەروریشە. وەڵڵاهی لە لەشی ئینسانە زینک و ئەلەمینیۆم و فلۆر و نحاس و کبریت یەکەم کە قەسەم بە پەروەردگار هەرچی دکتۆری ئەم عالەمە بکەی بۆی نادۆزرێتەوە، هەرچی دکتۆری عالەم بکەی، چکۆ فاسیێ نیە ئەمانە دەرخات. ئەمڕۆ ڤیتامین دی کەشفە بێ، شتەکانی تر کەشفە بێ، کالیسیۆم کەشفە بێ، بەس تا ئێستا فەحز بۆ ئەمانە نییە کە کەشفی گەمزان چەند لە خوێن تا هەیە. کەسیش عەقڵی بۆی ناچێت تا فەحسەکە بۆ بنووسێت. بەڵام ئەگەر شیرەکە و خوارد لە کۆڵتە بێتەوە و
ئەچێتە ناو خوێنتەوە ئەچێتە ناو لاشتەوە بەبێ ئەوەی کە هەستی پێ بکەی بەبێ ئەوەی کە پێشی بزانی. بۆیە یەکێک لە چاکترین مەزدەرەکانی خواردن چییە خۆشەویستەکانم؟ شیرە. بە هیچ شێوەیە ئینسان ناتوانێت ئیستیغنای لێ بکە. پێکهاتەی ئێسک بە تایبەتی جام ڕۆی ساکە ناو پیرێژنەکانە شتێ پێیا بووە ئەلێ وڵات دکتۆر جان فاسم کردووە لە چڕی ئێسکێکەمە. داجان چڕی ئێسک چییە؟ ئەلە بەخۆ نازانم بەس فەحسیەکەیان بۆ کردم یان نەخۆش فەحسیکەنەوە کاکتوشان تخواسی دەکەم بۆ ناکە ڤیتامین دی یەکەم چەنە ڤیتامین دی یەکەم کەمە. یان زۆر لە نەخۆشەکان کێنەوە یەک علاگەی پێ کاکتوجان وەڵام مەکشەکەم لە ئەوروپاوە بۆی ناردم سێکی ئەم دەرمانانم بۆ ناکەی بزانین ئەمانە باشن خراپن بیخۆم نەیخۆم. زان چییە؟ سەی مادەکانێکی هەمووی سەپلیمنتە، هەمووی کالیسیۆمە، هەمووی فۆسفەیتە، هەمووی مادەی مقەوی و مغەزیە، حەت هەمووی لە شیرا هەیە. شیرەکەیان وشە کردوێتەوە مادەکانی لێ دەرهێنا کردویانە بە حەب تعلیبیان کردو ئینەنەوە بۆ وڵاتی ئێمە لە کاکژەن فەرموو. باش خۆم دەسم نییە ئەم شیرە جوانە پاکی خۆم بخۆمەوە ها بۆ ناچارە بم بچم جارێکی تلەیە بکڕمەوە. بەڕاستی ئێمە خۆشەویستەکانم بۆیە ئەڵێم سەقافەتی خۆراکیشمان نییە. ئەزان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەفەرمێ چی؟ ئەزان ئەفەرمێ هەت کەسێ تەمەنی گەیشتە تەمەنی من واتە 6 ساڵ با هەموو بەیانێ پەرداخی شیر بخۆ. الله ئەکبەر. باشە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێ چۆ زانێ مناڵێک پێویستی بە شیرە. یعنی من شیر لە مناڵیەوە بخۆم هەتاوەکو پێ دەبم هەر پێویستم پێیەتی. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ چۆ نەزانێ؟ ئین هو ئیلا وحی یوحا. ئەی پێغەمبەری چییە؟ ئەی ئەگەر نەزانێ بە کەڵکی پێغەمبەر هاتی نایە. سیدی ئەم خواردنانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی دیاری کردوین. حتا ئیساکەینە تۆ بە دوایە ڕاکا پێی ناگا. ناڵێ ئەوە خراپ بوو سیدی ئیسلام ئەو هەموو سەقافەتەکەیەتی سیدی عارەقی حەڵال کردووە. سیدی ئیسلام ئەوە سەقافەتەکەیەتی گۆشتی مدارەوە بێ حەڵال کردووە. سیدی ئیسلام ئەوە هەموو سەقافەتەکەیەتی جگەری حەڵال کردووە. نا ئیسلام پێ دەڵێ ئەوە سوود بەخشە دەستیشی خاتە سەر جەختیشی لەسەرکەوت لێلا نەیت لێلا بێ خۆ زەرەرەکەی. بۆیە خۆشەویستەکانم ئەگەر لەمانە دوورکەوتینەوە قەرەبووەکەی بە شێوەیەکی خراپتر ئەدەین. شیرێکی هەرزان خۆش فرێش پاراو بەلەزەت گەر نەمان خوارد ئەنجا ئەبێ بە حەپێکی تاڵ لە قورگمانە هەموو ڕۆژێکیش بڕین بەخوا ڕۆژی 30-40 حەبە خۆم نازانم چییە. ئێمە جمعەیەکیان ئەمانەیە سوێنتان بۆ خۆم هەرچی ڤیتامیناتی لاشەیە هەرچی عیلاجی کەم خوێنیە هەرچی نەقسی حەدید و یۆد و شتەکانی ترە بە شیر قەرەبووە کرێتەوە هیچی دەرە ناوێت هەمی بقەرە لایەکەوە. بەڵێ خۆشەویستەکانم بۆیە ضرورە ئینسان ئاگای لە خواردنەکەی بێ نا ئاگای لە خواردنی پێغەمبەری خوا بێ ساڵ سەلەم بۆ ئەوەی کە ئەم بە هەڵەیان نەچێ. نەک ئەمە خۆشەویستەکەم نەک کالیسیۆم بوو بۆ بنیاتەنێ ناو کالیسیۆمەکەشە بۆ بنیاتەنێ کە یەکێ لە چارەسەرەکانی کەم خوێنی ئەکا لە ئینسانە. ئینسان ئەگەر شیری خوارد ئەوانی نامێنێ چارەسەری جومگەکانەکە چارەسەری سەرێشاکە چارەسەری قەڵەوی ئەکا لە مناڵە. شتێکی خۆشتان بۆ بژێڕمەوە ئەزانن ئەو شیری کە تۆی خۆیت چ شفایەکی تایە عولەمایان دەڵێن ئەو مانگایی کە تووشی ڤایرۆسێ بووە مەناعەی بۆ ڤایرۆسەکە پیا کردووە یان بۆ بەکتریاکە پیا کردووە لە شیرەکەیە دەرێکات لە کاتێکا تۆ شیرەکە ئەخۆی وەکو ئەوەیە کوترابێتی دژی ئەو ڤایرۆس. سوبحان الله. یعنی ڕێک ئەوەی کە وڵاخەکە تووشی بووە لە گوانەکەیەوە لە شیرەکەیەوە دێ مەناعەکەت ئەداتێ بێ ئەوەی کە داوا لێ کردبێت تۆ تووشی ئەو نەخۆشیە نابیت کە حیوانات و جانەوەرەکان مەعرەزن بۆی لە شیرەکەەوە ئەدات. ئەو نەعەزیم و ئەو نەگۆرەیە. خۆشەویستەکانم بۆ یاگاتان لێ بێ دوورکەوتنەوەمان لە خواردنە سروشتەکان ئیشمانە خاتە سەیدەلەکان و ئیشمانە خاتە دەرمانە کیماویەکان. خوای گەورە هەمومانی لێ پارێزێ. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. السلام عليكم ورحمة الله.